سەرەتای ئەم مانگا مامۆستای من و خێزانەکەی و خەسووی بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕویان لە وڵاتی ئێران کرد، بەڵام لەلایەن باندێکی تاوانکاریەوە دەرمان خوار دەکرێن و دواتر دەسووتێنرێن. پاش مانەوەیان لە نەخۆشخانە بۆی زۆری ڕێژەی سووتانەکەیەوە خێزانی مامۆستایە من گیان لەدەستدەدات. ماوەی چەند ڕۆژێکە مامۆستایە من گەڕاوەتەوە هەڵەبجە و من لە زاری خۆیەوە چیرۆکەکەیتان بۆ دەگوازمەوە. عليكم السلام ورحمة الله. طبعا ئێمە هەموو لای هەمووان ئاگادارە ئێمە بەنسبەت سەردانی کردیمان بۆ دکتۆر بوو بۆ شاری ورمێ، چوارەم جاریشمان بۆ ئەمجارەکە بڕۆین کە ڕۆشتین طبعا ئاسایی لە مەرزەوە بە سیارە ڕۆشتین تا گەشتین ئەو شارە. لەو شارە کە ئەو ڕۆژە سەرەی با بڵێن عایادەمان بوو لای دکتۆر ببینین، سەعات تقریبا یەک بوو، یەکی پاژنی ڕۆ. ئیتر کە لە تەرمیناڵی لەوێ دابەزین طبعا تەکسی لێ بوو، پێش تەرمیناڵەکە تەکسی لێ بوو. قەدەری ئیلایی وا بوو کەتر سەر ئەو تەکسیەکەوتین، وتی بۆ کوێوە ڕۆنتمان ئەڕۆینە فڵان جێگا بەلای ئەو دکتۆرە. ئیتر لە سیارەکە طبعا تورک بوو خۆی ئەو سایاقە، بەس فارسی ئەزانن بەعام. منش بە فارسی پێم وت کە ئێمە بگەینێتە فڵان جێگا بۆ لای فڵان دکتۆر و ئەگەر خانوویەکیش هەیە ئێمە بۆ چەند شەوێک ئەمێنینەوە لێرە. وتی خۆمان خانوومان هەیە. ئیتر کە ڕۆشتینە لای دکتۆر دای بەزاندین، ڕقم تەلەفۆنی پێیان وتی کە ئیشەکەتان تەواو بوو، ئێوارە دێمەوە بە دواتان. ئیتر ئێوارە تەلەفۆنم بۆ کردوتم ئیشوکاری لای دکتۆرمان تەواو بووە و وەرە با بڕۆینەوە بۆ خانووەکەتان بۆی بیبینم و بزانم چۆنە. ئیتر کە هات بە شوێنمانە ڕۆشتنەوە بۆ خانووەکەم بەدڵ بوو، چونکە ئێمە من بووم، خێزانم بوو، خەسووم بوو. ئیتر شوێنەکەمان بەدڵ بوو، تی ئەوە جێگاکەیە و لەسەر سعری شەوانەکەش کەماینەوە لەوێ ڕێکەوتین. شەوێکمان تێپەڕان، دوو شەومان تێپەڕان، سێ شەومان تێپەڕان، عادەی خۆمان و هی خەسووشم هەر کە تەواومان کرد چاوەڕێی پێنجەم ڕۆژ و شەشەم ڕۆژیم کە ئاخر عایادە بکەین و بینەوە. بەڵام لە شەوی چوارەمدا ئەوان وەک خاوەن خانوو هاتن وەکو میوانی بۆ لامان کە هاتن شەربەت بوو، نازەم قاوە بوو چی بوو، دوای قسەکردن و شتانە دانیشتین. ئافرەتەکە ئەو ئافرەتەی لەگەڵ ئەو کوڕایە بوو، با بڵێن خاوەن خانووەکە، کوردیە زانی، کورد بوو. وتی بە ئێمە شەربەتێک یان قاوەیەکم بۆ حازر کردوون، حەزەکەم بە یەکەوە بیخۆین دانیشین وەکو شەو نشینی و ئەو شتانە قسەمان کرد. دوای ئەوە قاوەکەی بۆ داناین. قەدەری ئیلایی وا بوو من سەرەتا دەسم بۆ برد، کە سەرەتا دەسم بۆ برد قاوەکەم خواردەوە، ئاگادار نەبووم. ئیتر لە پاڵ خێزانم و خەسووم کەوتووم. خێزانیشم قاوەکەی بەدەستەوە بووە، وتێتی هێ من دیارە سوعبەتەکە ئەو شتانە. ئەویش وا خوارڕێکی خستووە، ئەویش دوای من هەر خواردوێتی و ئەویش لە پاڵ من کەوتووە، لە تەنیشتی من ئەویش کەوتووە. بەس خەسووم دەستی بۆ نەبردووە کە ئێمە بینیوە نەی خواردووە. پاش ئەوە ئیتر نازام چی ڕوویداوە و نایزانم لەو لەحزەوە هەتا سێمین ڕۆژی کە لە خەستەخانە بووم کە بە هۆش خۆم هاتمەوە و پێیان وتم تۆ لە خەستەخانەیت و شتێکی ئاوە ڕوویداوە، ئەنجا بە هۆش خۆم هاتمەوە. کە هۆشم هاتەوە دوای سێ ڕۆژ، سەرەتا پێش ئەمە شتێوتم خێزانم چۆنە. دکتۆرەکانیش طبعا ڕاستەوخۆ ناڵێن وایە خراپەیان شێوازەکەی وایە، بەس وتیان باشە ئەوە تا ئەویش لەو ژوورەی بەرامبەرتە لەوێیە و لەژێر چاودێریایە. وتیان بە من تۆ لە خەمی خۆتا بە ئەو باشە، با تۆش باش بی. وتیان خەسووشت باشە، چونکە وابزانم گوێم لە سەوتی خەسووم بوو لەوێ کە قسەیە کرد. ئەویش هەرچەند ئازار درا بوو، شەوێ دوو شەو لە خەسخانە تا بەهۆش خۆی هاتبوو، تا تۆزێ هاتبووە سەر دۆخی ئاسایی. بەڵام کە گوێم لە دەنگی خەسووم بوو، ئەو زانیم سواز بخوا کە ئەو باشە و ماوە. بەڵام
ڕاستەخۆ خێزانم نەبینی خۆشم نەمەتوانی هەستمەوە بزانم چۆنە و سەردانی بکەم بەڵام دکتۆرەکان بە ئامایان و باشە لە سەرەتاوە بەڵام پاشان کە هۆشم هاتەوە دوای 5 ڕۆژ 6 ڕۆژ خۆم هەرچۆنێ نەبێ یعنی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هەواڵمەزانی و سێرم لە دوورە سێرمە کرد و ئەشم زانی و دۆخی باش نییە و ئەشم زانی وایە بەستر نیگەران بووم زۆر نیگەران بەڵامی تریشی خۆیە و چی بکەین ئاوا بوو ئەم ڕووداوە ڕوویداوە و خی گەورە ویستی وا بووە کە خێزانم لەم ڕووداوەیە بەرێتەوە بۆ لای خۆی و تەبعاً گەڕایەوە لای خی گەورە وەفاتی کرد هەرچەنە بۆ من پەژارەیەک بوو قەت لەبیر ناکرێ و بۆ خزم و دایک و باوکی خۆی خوشک و برای خۆی کە سوکاری من کە سوکاری خۆی و بگرە بۆ زۆربەی زۆری ئەوەشی کە ئەم ڕووداوای بیستووە وەکو خوشک و برای ئێمە لە کوردستان لە دەرەوەی کوردستان هەر دڵگرانی و ناڕەحەتی بووە بەڵام دڵم بۆ خۆشە ئینشاءڵڵا جێگای بەهەشت بێ و شوێنی خۆش بێ و بۆ ئەو مۆزوعیش کە خەسوم ئاڵتونی پێ بۆ یا پارێ پێ بۆ ناشتیوانیە من خۆم تقریبان 2 وەرەقی خۆمانمان پێ بووە 2 وەرەقی با بڵم کاکاتە 2 ملیۆن شتێکی ئەوێ ئێران خەسوشم تقریبان هەر 3 وەرەقی پێ بوو ئەمە کۆی هەموو پارەکە بوو یعنی ئەگەر ئەوان بەڕای من ئەگەر ئەوان پێش وەخت بیان زانێ ئێمە ئەم بڕە پارەکەمان پێ بڕە ناکەم ئەمایان بەسەر بێناینێ بەڵام دیارە وتوانە بۆ دکتۆر هاتوون و هاتوونەتە ئێران دیارە پارێکی زۆر خەیاڵیان پێ و زۆریان پێ بەڵام کاتێک ئەوە بەسەر ئێمە هێنن سێرەگەن ئەم پارە زۆر نییە و چونکە ئێمە لە کۆتایی عیادەکەمان نبووین سەردانی دکتۆرا بووین پارەمان خەرج کرده بوو پارێکی وامان پێ نەما بوو